بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم لا علم لنا إلا ما علمتنا إنك أنت العليم الحكيم. اللهم لا سهل إلا ما جعلته سهلا وأنت تجعل الحزن إذا ما شئت سهلا. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم اجعل أعمالنا هذا خالصا لوجهك العظيم ولا تجعل لأحد فيه منه شيئا يا أكرم الأكرمين. خۆشەویستان بەڕێزان گەنج و لاوەکان بینەران و بیسەرانی بەڕێز سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵ و شادومانین جارێکتر لە زنجیرەی هەفتە هەمین لە وانەکانی سوورەتی ئەننوور دەگەینەوە بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست. لەوانەی هەفتەم دەگەینە ئاەتی ژمارە 30 هەتا ئاەتی ژمارە 33. لەو چەند ئاەتە پیرۆزەدا خوای گەورە سوبحانەه وتەعالا ڕێنماییمان دەکا و چەند بربەستێکمان لۆ دیاری دەکا لۆی کە ئێمە چۆن بە کەسێکی پاک و تەندروست و ڕێک و پێک و دیندارانە بزانین ئینسان بژیتن کچ و کوڕ لەگەڵ یەکتر، یعنی بە شێوازێکی پاک بە ڕێک و پێچی بە دوور لە هەموو داوین پیسی و کردارێکی خراپ ژیان ببەنە سەر. لەوانەکانی پێشی لە چەند ئاەتەکانی پێشوودا خوای گەورە سوبحانەه وتەعالا باسی تۆمەتبارکردنی بڕوادارانی کرد بە گشتی کە سزای ئەو کەسانە لە دنیادا چییە کەوا خوای گەورە حەدی لە بۆیان داناوە و لە دوا ڕۆژ گوناح و تاوانەکەیان چەند گەورەیە، چۆنی خوای گەورە سزایان دەدا و لەو جۆرە کەسانە زۆر تووڕەیە خوای گەورە غەزەب و خشمی خۆیان بەسەر دادەبارێنتن لە ڕۆژی دوایی. و هەروەها خوای گەورە سوبحانەه وتەعالا لە دوای ئەوەی کە باسی ئەو کردداری باسی حکمی تۆمەتبارکردنی هەر کەسێک دەکاتن بە تایبەت ئافرەتێکی بێ ئاگا کە تۆمەتبار دەکرێت، ئینجا لەمە و دۆ لە ئاەتەکانی دواتر باسی هۆکارەکانی خۆپارێزیمان بۆ باز دەکاتن چۆن ئینسان بتانی لەو تاوانە گەورەی کە زینایە، کەوا زینا یعنی شوبهی قتلە، هاوشێوەی قتلە، چکە ئەتوو ئەو تۆ ئاوەی کەوا منداڵێکی لێ خەڵق دەبی دروست دەبیتن ئینسان بە هەدەری دەدا، منداڵک دەبیتن بێ ئەسڵ و نەسەبە لۆیە خوای گەورە حەرامی کردووە و حەدی لە بۆ دانایە و ئەو کەسەی ئەو تۆمەتەی بکەکە ژنی هەبیتن ئەگەر کوڕبی یان ئەگەر کچێک مێردی هەبیتن ئەوە حتا مردنە دەبی ڕەجم بکرێت و ئەوانە کۆمەلگەیان لێ پاک بکرێتەوە. لەو چەند ئاەتانی دابی خوای گەورە سوبحانەه وتەعالا باسی هۆکارەکانی خۆپارێزیمان لە بۆ دەکات چۆن ئێمە خۆمان بپارێزین. تەوان هۆکارەکانی خۆپارێزی لەو سوورەتە پیرۆزەدا یەک لەوانە حکمی زینا بوو کە ئینسان بزانی زیناکردن حکمەکی شەرعیە، حەددا بە ئاسانی لەسەر تێناپەڕی و هەروەها حەقی خۆی پێشێل دەکەی. لۆیە ئەو یەک لە هۆکارەکان بوو کە لە بیدایەتی ئەو سوورەتەیدا خوای گەورە باسی کرد. حکمی دووەم حکمی قەذف بوو، واتە بوختانکردن بە خەڵک. ئەو یەک لە هۆکارانەی کە ئینسان بە ئاسانی تۆمەت نەبەخشیتەوە بە خەڵک، خەڵک لە کەدار نەکە، خەڵک عیبدار نەکە. بابەتی زینا بابەتێکی زۆر گەورە بی لای خەڵک، بە ئاسانی خەڵک نێتە سەرزاریشیان. هۆکاری خۆپاراستنی سێم حکمی لیعان بوو، کەسێک کاتێکەوە ئافرەتێک ئەگەر خیانەت لە پیاوی خۆی بکاتن یان پیاوی خیانەت لە خێزانی خۆی بکە ئەوانە بەڕاستی شایستەی یەکتر نین. لێ حکمی لیعانمان باس کرد کە دەبی ئەوانە بە یەکجاری لە یەکتر جودا بنەوە. ئینجا ئەوەی کە خیانەتی کردیە خائینە، کەسەکی ناپاکە، دەبی لۆ خۆی بەڕێی خۆیدا بڕوە، کەسە پاکەکەش بەڕێی خۆیدا بڕوە. چارەمین لە هۆکارەکان حکمی مۆڵەت خواستن بوو، دەرگا لێدان و مۆڵەت خواستن، و حکمی پێنجەم ئەویش بریتێ لە چاوداگرتن کە ئێستا لەو چەند ئاەتەی پیرۆزەی باسی دەکەین. شەشەمین خاڵ کە خوای گەورە زۆر هەروەستەی لەسەر کرد ئەویش بریتە لە هاوسەرگیری و زەواج. خوای گەورە بە قسمەتی هەموو کوڕ و کچەکانمان بکە ئینشاءالله. ئێستا مانای وشەکان یەغوضوا من ئەبصارهم، چاوداگرتن لە بینینی هەندێ لە ئافرەتان، ولا يبدين زينتهن،
جوانی خۆیان دەرنەخەن ما ظهر منها ئەوەی کە ناچارن دەربکەوێت کە بریتە لە دەست تا لە مەچەک یعنی ئەوەندە دەکاتن ئەوە مەچەکی پێدەوترێ دەم و چاویان ئەوەندا ناچاریە دەتانی ئافرەت بە دەری بێخی ئاساییە وەلیەضریبن بخموریهن چارۆگەکانیان بەسەر خۆیاندا بهێنن جویوبیهن سینە و ملیاندا لبعولەتیهن خۆ دەرخستنیان بۆ مێردەکانیان وما مەلەکەت ئەیمانوهن بەندەکانیان غەیری ئولی الئێڕبە پیاوانێک کە پێویستیان بە ژن نییە بەهۆی پیری یا منداڵی یا خودشێتی یا کەم عەقلی لەم یەظهڕوا هیچ شتێک نازانن سەبارەت بە شەرمگە و ژنان ولا یەضریبن بئەڕجولیهن نابێت پێیەکانیان لە زەوی دەبدەن تا دەنجی خڵخاڵەکانیان بێت یا سەرنجی پیاوان بۆ خۆیان ڕابچێشن ئەلئایامە پیاوی بێژن و ئیمائیکم ئافرەتانی بێ پیاو بێوەژن وەلیەستەعفیف با داوێنی خۆیان بە پاک ڕابگرن لا یەجیدونە نیکاحەن خەرجی ژن هێنانیان نییە یەبتەغونە الکیتاب مەبەستیانە بە بڕبڕ خۆیان بکڕنەوە فتەیاتیکم کەنیزەکانتان ئەلبیغا داوێن پیسی تەحەسسونەن پارێزیان لە داوێن پاچی خۆیان دەکرد ئەو چەند وشەیە ئەوە چەند وشەیەک بوو باسمان کرد ئێستا دەینە سەر مانە و تەفسیری ئاەتەکان بە وردی بەویست و یارمەتی خوای گەورە ئینشاء الله خوای گەورە سوبحانەه وتەعالە لەو ئاەتە پیرۆزەدا ڕوو دەکا و ڕووکردنەکەشی بە شێوازەکە لە ڕێی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم خوای گەورە داوا دەکا خوای گەورە چ دەفەرمێ قل ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ خۆت پێیان برێ یعنی کاتێک کە خوای گەورە سوبحانەه وتەعالە هەندێک فەرمان دەفەرمێ قل ئەو قولە یعنی ئەو ئاەتە پیرۆزە ئەو ئەمر و فەرمانە لە خواوە دێ لۆ کەسێکی زۆر گەورە کە چێە ئەو کەسە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم یعنی لە هەردوو سەرچاوی مەصدەر تەشریعەوە خوای گەورە داوا دەکاتن کە ئەو ئەمر و فەرمانە جێبەجێ بکرێت لۆیە زۆر گەورەی ئەوانەی کە دەرفەرمێ قل ئەگەنە خوای گەورە خۆ دەیتانی هەر بۆ خۆی ئەمر بفەرمێ غوضوا من ئەبصارکم چاوتان دابگرن بەڵام نا خوای گەورە دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا بۆ خۆت سەحابەکان و هاوڵەکان پەروەردە بکە ڕاستە و خۆ بۆ خۆت پێیان برێ کەوا چی بکەن وقل للمؤمنين بڵێ بە پیاوانی ئیماندار طبعا ئەو بابەتە هەندە گرنگە لەبەر ئەوەی پاچێتی ئینسانی تێدایە لەبەر ئەوەی خێزانەکان دەپارێزرێ لەبەر ئەوەی کەسایەتی مرۆڤ دەپارێزرێ و کۆمەڵگە پاک دەبتەوە لۆیە خوای گەورە زۆر بە وردی یەکەم جار داوا لە پیاوان دەکات ئەوانەی پیاوانی چێ للمؤمنین لۆ خوای گەورە دەفەرمێ للمؤمنین لەبەرچی خۆی ئیماندار بی وەنیا بزانە لێرە یعنی ڕاستە ئینسان ئیماندارە بەڵام ڕەنگە ئیمانداریش حەز و ئارەزووی هەیە خۆی ببتە ئیماندار نابتە مەلائیکەت وەنیا لێ ئەوانش حەز و ئارەزویان هەیە ئەوانش بە هەڵەدا دەچن ئەوانی تووشی گوناح دەبن لێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمر بکە و فەرمان بکە بە ئیمانداران بە کۆمەڵگەی هاوڵان کە لە دەور و چواردەوری خۆتن چ بکەن یەغوضوا من ئەبصارهم یەغوضوا من ئەبصارهم یەغوضوا لە غەضەی هاتووە کەلیمەی غەض یعنی هێنانە خوار غەض یعنی هێنانە خوار مەسەڵەن کۆ ئینسان شتێکی ئەوە هێدی بینتە خوارێ بەو شێوەیە لۆیە چاوداگرتن کاتێک کە کەسێک ئەوها چاو بە شتێکی دەکەویتن یا کەوسە چاوی دەینتە خوارێ چاوی یعنی بەرامبەر بە شتەکە چاوی خۆی دەینتە خوار کەواتە کەلیمەی غەض واتە هێنانە خوار و بە شێوازێکی ئەو تۆ کەلیمەی غەڵ تژی تێدایە واتە پەردە پۆشکردن یعنی بزانە تەمەشاک مەبەسما لێچیان هەندێک جاری وایە کەسێک تەمەشا دەکە پڕ بە چاوی تەمەشای شتەکان دەکا وێنەی دەگری وا لە مێشک و خەیاڵی خۆی لی وردەبتەوە بەڵام کەلیمەی غەڵ ئەو معنایی تێدایە کە ئینسان چ بکاتن پەردە پۆشی کە شتەکە دیت یەکەوسە لە بیری خۆتی بەوە یەکەوسە بە دوی دامەڕۆ لۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دەربارەی نەظەر بە ئیمامی عەلی فەرمووی ئەی عەلی لا تتبعی النظرة النظرة نەکەی یەک لە دوای یەک سەیری ئافرەتەکی نامەحرەم بکەی کە بیانیە کە دروست نییە تو سەیری بکەی نەزەری لێ بکەی فإن لك الأولى
جاری یەکەم لا ئیرادی چاوت دەکەوتە سەر ئافرەتەکە ئەوە گوناحت لەسەر نییە قەیناکە بەڵام وعليك الأخرى بەڵام جاری دووەم کە سەیرت کردەوە چاوت لەسەری لا نەبرد ئەوە لەسەرت بە گوناح دەنووسێ سبحان الله بزانە لێ یەغوضوا من ئەبصارهم با چاوەکانی خۆیان بێن نەخوارێ من ئەبصارهم کەلیمەی من تاوان لە بۆ تەبعیض نییە یعنی سەیری هەندێک لە هەندێکا سەیر بکەن و لە هەندێکا سەیر نەکەن نا هەندێک خەڵکی ڕەنگەوات تێ بگەن نا من ئەبصارهم ئەو منە لە بۆ تەبینە واتە بە هەر شێوازێک چاویان کەتە سەشتی حەرام ئەو لە بۆ تەبینە بە هەموو شێوازێک با خۆیان چاوی خۆیان دابگرن چاوی خۆیان لا بدەن لەو جۆرە ئافرەتانە لەو ئافرەتانێک کە دروست نییە ئەوان سەیری بکەن یەغوضوا من ئەبصارهم چاویان بە تەواتی بین نەخوارێ وەیەحفەظوا فروجەهم ئینجا ئەگەر کەسێک چاوی خۆی پاراست زمانیشی دەپارێزی و جێی خۆشی دەپارێزی و لە کۆتاییدا دەبێتە هۆی تێ وەیەحفەظوا فروجەهم دامینی خۆشیان پارێزن کەواتە لێرە لۆیە خوای گەورە سەرەتا باسی نەزەری کرد ئینجا لە دوایی باسی خۆپارێزی دامێن دەکا لەبەر ئەوەی هۆکاری سەرەکی زینا و داوێن پیسی بریتە لە چی لەوەی کەوا ئینسان نەزەر بکە بە دوو ئافرەتان دابڕوە ئەو دە چ کچێک لە دوو کوڕان بگەڕێ سەیریان بکە یان کوڕێک سەیری ئافرەتان بکات و چاوی خۆی نەپارێزی دەبێتەوە کارێک ڕۆژێک لە ڕۆژان تووشی ئەو تاوانە گەورەیە ببی داوێنی خۆی بە پاچی نێلتەوە ئاخری تووشی شەربەزاری دنیا و قیامەت بیخوا هەمولایەکمان حەفظ بکە ئینجا خوای گەورە دەفەرموێ ذلك ئەزکا لەهوم ئەو ئەمر و فەرمانەی خوا بە چاوداگرتن بە خۆپارێزی بەڕاستی ئەوە شتێکی زۆر پاکتر و چاکتر و باشترە لە بۆوان کەلیمەی ئەزکا تەسکیە معنای چییە یعنی ئەو خۆ بە دوورگرتنە لەو کردەوە ناشرین و ناڕێک و نەزەرە کە سەیرکردنی عەرض و ناموسی خەڵکە و هەروەها کە لە دوای ئەوەی کە داوینی خۆیان بپارێزن و یەحفەظوا فروجەهم کو داوینی خۆیان دەپارێزن لە جیاتی ئەوی سەیری نەزەری حەرام بکەن دەچی ئافرەتێک دێنی هاوسەرگیریەک دەکا بە حەلالی خۆی دەپارێزتن ئەوە ئەزکا لەهوم ئەوە بەڕاستی شتێکی زۆر پاکتر و چاکترە لە ئەو جۆرە کەسانە ئینجا خوای گەورە دەفەرموێ إن الله بێگومان خوای گەورە سبحانه وتعالى خبير بما يصنعون خبير ئەو کەسە درێ فرانکەس خەبیرە لەو شتا زۆر جاریوە کابرا مۆزەفە کە فەرمانبەرەکە لە دائیرەی دوای ئەوەی 30 ساڵ 40 ساڵ لە شعبەیەک ئیش دەکات ئەو کابرا پێی درن خەبیر یعنی کەسێکی زۆر بە وردیاتی لەو بوارەدا ئاگادارە بە وردیاتی ئیشەکان خوای گەورەش خەبیر خوای گەورە زۆر کارامە و لێزان و زانایە بە وردی شتەکان لۆ لێرە خوای گەورە ئەوەندە بە وردی باز دەکا لەبەر ئەوەی کاتێک کە ئینسان نەزەر دەکا پەیوەندی بە دڵی ئینسانەوەیە لێ ئەو ئینسانە ئەگە سەیری ئافرەتەکەی کرد جاری یەکەمیش بی ئەگە جاری یەکەمی ئەوە دەزانی ئافرەتە بەڵام بە ئەنقەس سەیری دەکا بە ئەنقەس سەیری بکە ئەوەش بە گوناح حسێب لەکنی بەڵام ئەگەر کاتێک هەیە تەمەشارێکی کوڕەگەنجەکە لۆ مەسلحەتێک لۆ بەرژەوەندیەک جاریوە ناچارە سەیری ئافرەتێک بکە بەڵام دڵی زۆر پاکە زۆری پێ ناخۆشە کە سەیری دەکە دائیمە ڕووی خۆی وەردەجێڕی زۆر خۆی دەپارێزیتن خوای گەورە ئاگداریشە بەنیەتی ئەو جۆرە کەسانە بما يصنعون بەو نەزەرەی کە دەیکەن خوای گەورە پێی ئاگدارە ئەو ئینسانە بە چنیەتێک سەیری ئەو یەکتر دەکەن ئەوە ئاەتی یەکەم بوو لە ئاەتی دووەم خوای گەورە سوبحانه وتعالى ئەو جارە ئەمر بە پێغەمبەر دەکات بە هەمان ئەمر و فەرمانی ئاەتی یەکەم ئەو جارە دەفەرمێ خوای گەورە سوبحانه وتعالى وقل و ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە هەمان شێوەی ئەمر و فەرمانت کرد بە پیاوەکان ئەو جارەش داوا بکە و ئەمر بکە للمؤمنات ئەمر بە چێ بکە بە ئافرەتانی ئیماندار ئەو ئافرەتانی ئیماندارن لۆ خوای گەورە وەسفی پیاوانی کردو و ئافرەتەکانیش کرد بەچ بە ئیماندار ئەوەی ئیماندار بی دەبی ئەمر و فەرمانی خوا جێبەجێ بکە ئیماندار دەبی خۆی ببینیتەوە لە هەر شوێنێک کە خوا ئەمری پێکردیا خۆی بە دوور بگری لە هەر شوێنێک
كخوا وبيغمبري خوا بينا خوشا صلى الله عليه وسلم أو إيمان الراستقينة. وقل للمؤمنات وأي بيغمبري خوا داوا بك بچه للمؤمنات بو آفرت إيمان دارانا أواني بهمان شوي بياوكان يغضضن من أبصارهن باتاوي خوان بين نخواري برامبر بقرآن برامبر ببياوان وتاويا بطواوتي بهي الشويك سيري بياوينا محرم نكن كدرزني السيريان بكن ويحفظن فروجهن وهروها داميني خوان بباريزن لو بياوانا بهي الشويك داميني خوان لحرام بەکاردەینێن خۆیان بپارێزن لەو کردارە حرام و نادروست و ناشەرعیە. ئینجا خوای گەورە دەفەرموێ ئەوە هۆکاری یەکەمە. و پێویستە ئافرەتان طبعاً یەک لەوان ئەهم بزانە ئەرچی ئافرەت گەورەترە. ئافرەت بەڕاستی ئەگەر محتەشەم بی، ئافرەت ئەگەر داپۆشەر بی، ئافرەت ئەگەر بەڕاستی گوێڕایەلی ئەمری خوا و پێغەمبەر بکە، وەڵڵاهی شۆڕەژنە، وەڵڵاهی دێتە ڕیزی ئیمانداران. ئەها خوای گەورە کە وەسفی ئیمانداران دەکە دەفەرمێ من المؤمنین ریجال. خۆ من المؤمنین ریجال مەقسەدی ئەوە نییە ریجال لێرە ئەوەی کە سمێری هەیە و ڕیشی هەیە و صیفەتی پیاوەتی یعنی شەکل و شێوەی پیاوە، نا، ئافرەتانێک هەیە ڕاستە ڕیشیان نییە و ڕاستە ئافرەتن بەڵام ئەوانیش صیفەتی ڕیجالیان هەیە. ئەها وەکو ئەو ئافرەتە مەردانەی کەوا لە سەردەمی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم، ئەو ئافرەتە مەردانەی ئێستا کە لە دعوە و بانگەوازی و خزمەتی دینی خوا دەکەن وەکو شۆڕە ژنی مەیدان، وەکو کچێکی مرد خزمەتی دینی خوا دەکە، زۆر سەربەرزانە سەری خۆی پیاوی داکوبابی بەرز دەکاتەوە. ئەوە پیاوە لە ڕیزی بەڕاستی یعنی ئافرەتە بەڵام لە ڕیزی پیاواندایە. لۆیە خوای گەورە کە داوا دەکە چاوی خۆیان دابگرن، اینجا لە دوای ئەرچی ئافرەت پێویستە خۆشیان داپۆشن. ولا يبدين زينتهن إلا ما ظهر منها. نابي ئافرەتان جوانی خۆیان بەدەر بخەن إلا ما ظهر منها، تەنها مەگەر ئەوەندەی کەوا ناچاریە دەبێ بەدەر بکەویتن. طبعا ولا يبدين زينتهن جوانی ئافرەت چیە؟ جوانی ئافرەت بریتە لەوەی کە مەسەن لەش و لاری بەدەرکەوی، قۆڵ و باشچی، مەسەرەن لۆ نمونە سینجی یاخود قاچ و قولی، يعني ئەو شوێنانەی کە ئافرەت بەڕاستی بەدەرکەویتن ئەوانە شوێنی زینەیە. لۆیە لێرە ولا يبدين زينتهن إلا ما ظهر منها إلا ما ظهر منها زانایان ڕایان وایە دەستی هەتاکو برێندەکە مەچەکی لەگەڵ دەموچاوی هەچەندە دەموچاو خلافی لەسەرە، هەندێک لە عولەمایان دەڵێن لە کاتی فتنە ئافرەت دەبی دەموچاوی خۆشی داپۆشیت، یعنی کەواتە نیقاب لەسەر ڕەئی عولەما هەندێک دەڵێن لە کاتی فتنە کاتێک کە ئافرەتێک لە خۆی ئەمین نییە دەبی نیقاب بکە، واجبە نیقاب لەو کاتێک کە ئافرەت خۆی پێ ناپارێزرێتن. بەڵام ڕەئی زۆربەی زۆری عولەمایان و جمهور وایە دەموچاوی ئافرەت لەگە دەستی ئاساییە بەدەر بکەویتن، بەڵام ئافرەتێک ئەگەر بزانی تێکەڵ دەبی لەگە کۆمەڵە کوڕانێک دەزانی تووشی فتنەی دەبی یان دەزانی کوڕەکان بەهۆیەوە تووشی فتنەی دەبی، ئەگە نیقاب بکە ئەوە شتێکی زۆر زۆر چاکە، شتێکی شەرعیە، بەڕاستی دەستخۆشی لێ دەکەیت، ئەوە نیشانەی ئەوەی کە بەڕاستی ئەو ئافرەتە پابەندە بە دینی خوای گەورە، پابەندە بە ئەمری خوا و پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم. اینجا خوای گەورە دەفەرمێ وليضربن بخمورهن على جيوبهن. اینجا خوای گەورە دەفەرمێ وليضربن، کەلیمەی ضرب يعني بەسە داهینان، كلمة ضرب لزماني عربي دري وضربت عليهم الذلة، خواهي يقول لك باسي جولك كان دكا، يعني وكو خيميك سرشوري ورسوائي بصري عندها وضربت عليهم الذلة والمسكنة. كلمة ضرب لزماني عربي يعني بسداداني اشتكوا دابوشيدي أوا بيدو تري ضرب. وليضربن بخمورهن باب سخويان دابين تبس خويان دابين بخمورهن بەو چارۆگانەی خۆیان بەسە چێن دەردابینن على جيوبهن بەسەر جەیب. کەلیمەی جەیب هەم بزانە ئێستا بەبەڕک دەوترێت جەیب لایەکی ئەوەیە، ئێرە ئەو کردنەوە ئەو پێی دەوترێت جەیب، ئەوە جەیبی ئینسانە ناو باخەڵ. لێ خوای گەورە کە بە ئەمر بە موسا دەکە وەئەدخیل یەدەکە فی جەیبیک، دەستی خۆت بخە بن باخەڵت
ناو باخلط تخرج بيضاء دستت وكو بلا دكتورك وكو بلوبتشي زور بشوق دنيا روناك دكاتو كويق لمعجزة كاني موسى كواتا وليضربن بخمورهن على جيوبهن افرد دبي بوشاكك بس خوي دا بدا كحموب سينجو قلبي بطواتي حتى خواري دا بوشت كلمة ضرب اوي يعني دا بوشيني لسروا حتى خواري او افرتاني كوا تدورو قميص لبدكا او افرتي كوا ذلك شيء بكدي بلام تسكا حمو قلبي بدل كتيا او حزابي شرعينية او فتنة او حزابي تركيا او نازانمتية او موديلات او دبي زور خوي بباريزي افرت امرو فرماني خوا لبركة يعني دبي ذلك شيء لبركة طبعا صاروا وقت خوي دا بيرو دا حاجة كاني اما صاروا بتش عندك كل سريان طبعا وقت سفيه كده هنا وسط سري لصت سفيه كاني بنوا انزل ليرة لمني قريدا لاخيري دهات خواري حتى بنتي دهات او خمورة او خمار كلمة خمار يعني دا بوشر يسلوب آرقي دوتري خمر لبر اوي عقلي انسان دا بوشي خماريش دبي همود لا شيء او افرتا دا بوشتن بتايبن داي بيشوي نابي كراوة بيتر ولا يبدين زينتهن نابي افرتان جواني خويان بدر بخن بهيش يقولوا هيت كسك افرت سن قوري الاسلام افرت شاجنه نابي ببيت ملعبي دستي او جنزيبي بين دستي او جنزيبي اورو لفرانا هولي هربري وسماي بكا وقوراني بري حاشاتي او افرت بريزانا يعني لبوت سن باريتي كم هاليان بفرينا زور بداخو نا افرد الاسلام زور قوريا حتى سيد كدنا كشي نابي اسايبي لهم كسك سيد كدنا كي تنهى الا لبعولتهن ميردكانيان دروزني افرت زواني خوي بدر بخا الا لبو ميرتي خوي نبي او افرتا وكشتشي بقيمته كالا تخوا كابريات سيارتي هبه دتي لقركي راي بالهركسك بيصلفتي لي داو بروا خريو سياره دبتا عربانا اخريو سياره دبتا يعني قدر قيمتي نازاندري لويا يعني حاشا شي افرد يعني لقى الريزمان افرتيش براستي كاتي كوا قدر قيمتك لويا نابي زواني كي خو بدر بخا الا لبو ميردي او ابائهن يان طبعا افرت لبو بياوي خوي دروستا لتوقي سري حتى بني بي بدر بخا دروستا بحمو نوعشي يعني خوي زواني خوي برازين تولو بياوي خوي بهيت سانسور وهيت بربست وهيت اشتقنية جن لبو بياوي خوي بدر بخا وبياو لبو خيزاني خوي بدر بخا او ابائهن يان دروست افرد هندق لزواني خوي بدر بخا لو شي لو بابا كان يعني مقصدي بيتي الاب طبعا افرد لبو بابا كان او اباء بعولتهن يان لبو خزور او ابنائهن يان افرد دروست هندق لزواني خوي بدر بخا برام لبو شي كركان او ابناء بعولتهن يان لبو كوراني ميرديان مقصد بيتي كوراني ميرديان مقصد يوني كوري خوي بي مثلا او افرت شوي ببياوة كرديا بياوة كي جنتش كي هي لجنة كيدي كورتشي هي دكا زر كوري او جدي لبو زر كوري دروستا او افرتا خوي بدر بخا او اخوانيهن دروستا افرت هندق لقلبي خوي بدر بخا لبو براكاني او بني اخوانيهن يان لبو كوراني براكي كدك برازاكاني خوي برازاي او افرتي او بني اخواتهن يان لبو كوراني خشككي كدك خوارزاي لبو خوارزا ادكا كتسي خشي خوي او نسائهن يان افرد لقر افرد همو اوانا حتى ايرا طبعا مقصدي بيتيا طبعا لبعولتهن افرد قوتمان دطاني بهمو نوعك خوي لو بياي خوي برازين توا بدر بخا هيت شوينتي افرد نية كبرين والله نابي بياي خوي بيبيدي بلام اواني كباس ماكر كدكا باوشي كدكا كوري كدكا كوري ميردي كدكا براي دكا برازاي كوراني خشي لقر افرتاني خوتشي هاوشيوي خوي يعني خو مقصدي اوي او افرت هم قلبي خوي بدر بخنا مقصد اويا لبر لبو او جورا كساني او تنكسي كباس مان كردن دكري افرد مثلا لماري اشيركا قولوا باس خوي حتى
هەنیشتی هەر بکە حوشەی دەشوە ئیشێ دەکە مثلا لە ماڵێ لە مەتبەخێ مثلا ئافرەت لە مارێ خۆی هەردەکاتن هەتا چۆک و ئەوانە مثلا ئیشەکی دەکە لە مارێ کوڕی دەیبینی بەئەبی دەیبینی برای دەیبینی ئەوانە بەو شێوەیە مثلا ئافرەت لە مارێ مەکسێکی لەبەرە قیچە خۆی هەردەکاتن قۆڵ و باچی خۆی قاپی دەشوە ئەوە مەقسەدی ئەوەیە لۆیە ئی پیاو جودایە بەڵام ئەوەکانی کە حکمی شەرعی نابی ئافرەت خۆی بە دەربخە حتا لۆ برای خۆی مثلا لۆن منە سینجی خۆی عرض بکە دامینی خۆی کەسێشتر بیبینی حتا ئافرەت لە بۆ ئافرەتیش دروست نییە داوینی خۆی ببینی ئیلا لە بۆ زەڕورەت حالەتی زەڕوری حکمی خۆی هەیە لۆیە زۆر ئاگدار بن خوشکانی بەڕێز دەبێت ئینسان زۆر ئاگداربی ئەو پارێزگاری لە حیا و حشمەتی خۆت زۆر گرنگە ئەو خوشکانە دەبی بەڕاستی خۆیان بەو شێوەیە بپارێزن ئەو ما مەلەکەت ئەیمانوهن یان ئەو عەبد و جاریانەی کە لە عەبد و جاری ئەو ئافرەتانان تەواو لە دوایی بە تەفسیلی باسی عەبد و جاری دەکەی کەوا کاتی خۆی عەبد و جاریە هەبووە کڕیەتی لۆ خۆی لە ماڵێ ئیش دەکات دەتوانی ئافرەت قۆڵ و باسی خۆی بە هەمان شێوەی لەگەڵ باب و برا و ئەوانەی یعنی دەتوانی هەر بکاو بیبینیتن ئاساییە ئەوی تابعین یان ئەوانەی لە ماڵی لەگەڵیان دەژین تابعین معنەی چییە واتە لەگەڵیان دەژین بەڵام وەکو برێ ئەندامەکی ڕئیسی ئەو عائیلەی نیە لەگەڵی دەژیتن بە خێوی دەکەن یان مەسەرەن دەبینی منداڵێکی خۆیتیان بەڵام ئەوی تابعینە ئەوانەی کە لەگەڵیان دان یان تابعین ئەوانەی تابعی ئەوانەی پێشونە غەیری ئولی الئیربە ئەو تابعینانە چێنە ئەوانەی کەوا تابعین تەبعاً بەچێ دەوترێ ئەو کەسەی شێتبی ئەو کەسەی جێلبی ئەو کەسەی تام جێلبی وەکو دەڵێ ئەوانە عادەتی وە تابعە بابی دەبی دەستی بگری لۆ ئیش و کار داچی دەبی لە بۆ زۆربەی زۆری برین ئیش و کارەکانی لێ دائیمە پێی و تابعی کەسیشترە ئەو کەسێک کە بەخێوی دەکە ئەوانە ئەو تابعینانە غەیری ئولی الئیربە لەوانە بن حاجەت و پێویستیان بەوەی نەبی کە ژن بینن مەقسەدی پێچیە یعنی ئەوانە غەریزەی جنسیان نییە غەریزەی جنسیان بە هیچ شێوەیەک ئیژناکە نییە حەز و ئاگە کەسبی حەز و ئارەزووی مێردی نییە ئەگەر کوڕبی حەز و ئارەزووی شەهوەتی نییە لە بۆ ئافرەتانیکە مەسەڵەن لۆ نمونە ئەوانەی شێتن ئەوانەی جێلن ئەوانەی مەعتوو کە پێیان دەوتریان ئەوانەی مەسەڵەن نەخۆشیێکیان هەیە وەکو مەسەڵەن لۆ نمونە ئەوانەی ئێستا پێیان دەوترێ منغۆڵ تەوعاً منغۆلیش نوعی هەیە ئێستا هەندێکیان هەیە بەڕاستی بە تەواوەتی حەز و ئارەزووی هەیە مەسەڵەن جنسی هەیە جاروی لە بۆ ئافرەتان دەچیتن ئەوانە فەرقیان هەیە بەڵام لێرە قورئان کە دەفەرمی غەیری ئولی الئیربە ئەوانەی کەوا کەلیمەی ئیرب یعنی حاجە پێویستی ئەوانەی کەوا پێویستیان بە ژن و مێرداتی نییە من الرجال ئەو چ لە پیاوان بن ئەوی طفل چ لە پیاوان بن ئەو پیاوانی کە حەز و ئارەزویان نییە تەواو بە هەمان شێوەش ئافرەتیش وایە ئافرەتیش ئەگە حەز و ئارەزووی بە هەمان شێوە کە خوای گورە باسی پیاو دەکا ئافرەتیشی هەر لەگەڵدایە أو الطفل الذين لم يظهروا على عورات النساء يعني أو أفت دروسته عندك زواني خوي بدر بيخيلو أو نوع كساني كوا جيلا ناتواوا شيتا لقليان دجي ما دام حزو أرزو شهوتينيا مثلا زاري ويا كاب أفرتك دجي شو براي لقريتي يعني براي ميردي بخيوي دكات لله في الله إيه أو أجر هيز حزو أرزوتي نبيتن دروسته لك لو يقولوا بعض شي خوي هركا بلام أجر مسائل جنسي هبيتن دبي خوي بباريس أو أفت دبي لمالي خوي بباريزي تكا مادام أوبا أي الطفل الذين لم يظهروا على عورات النساء يان لقل أو من دالاني كوا لم يظهروا على عورات النساء واتا هستي أويان نية مسائل جنسي هستي مسائل جنسيان لو دروز نبوة من دالة 3 صار صالة مثلا زاري من دالة عمري صالة كصالوني وكدو صالة 3 صالة 4 صالة لقداكو بابي دنوي أو من دالة هستي أوينية مثلا جنو ميرداتي ومسائل جنسية لبو دروز نبوة لم يظهروا على عورات النساء واتا مسائل عورته الشرمقو أو اشتاري آفرتان تأثيري لناكا كراكا تبني قد كوكيا 2 صالة 10 صالة بلام أمن براسي وكو آموشقاري لو همو بينرو بسرو خوشكو براني بريزي خوب دلم من داري استا زور جیاوازە جیلی ئێستا زۆر جیاوازە لۆیە
وەسیەت و ئامۆژگاریم لۆ هەموو دایکێک لۆ هەموو دایک و باوکەک ژووری نووسینیان بە هیچ نەوعەک منداڵ لە تەمەنی 5 ساڵ تێنەپەڕی بەڕاستی هێلی سوورە منداڵ لەگە داک و بابی بنی لە تەمەنی 4 ساڵ یعنی بەڕاستی دەبی جێ جوداکرێتەوە دەبی ژووری تایبەت بی نابی کچ و کوڕانیش پێکۆبن چونکە جیلی ئێستا زۆر فەرقیەیە ئەو تیکتۆک و ئەو فەیسبوک و ئەو شتا هیچ تەچی نێشتەوە ئەو مۆبایلی ئەفلام کارتۆ نێستا بوویتە مەسائیلی جنسی لۆیە دەبی زۆر ئاگادار بی لێ نەگەڕ چکە جاری وایە داک و باب لە ژووری خۆیان ئەگەر بابەتێک بکەن ئەو منداڵە چاوی لێ دەکاتەوە لۆیە منداڵ لە حەچەندی بکرێن لە تەمەنی بچووک جودا بکرێنەوە لە داک و باب شتێکی زۆر چاکە برادەرەکەم لە بەریتانیا بوو هاتەوە گوتی منداڵ یەک ڕۆژیش بی عمری دەبی غورفەی بجودابیت چیان کردی ئەوان سیستەمی غورفەکانی خۆیان غورفەی داک و باب برین لێرەیە غورفەی گچکۆکەیان کردی لە تەنیشتی غورفەی یەک پەنجەرەی تێدایە یەک جام تێدایە ئەو منداڵە ئەگە بگریە داچی دەسوڕێتەوە لەوێ دەرەشیری داتێ ئەو منداڵە بە هیچ نەوعەک ناستە غورفەی داک و بابەکەی یعنی بزانە سوبحان الله شتێکی بەڕاستیەتە ڕادەیەک ڕەنگە شتێکی باش بی بەڵام ئەمە نارێت ینی منداڵی یەک ڕۆژ بەس عەلەقەل منداڵ کە عمری بۆ 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵ لێک جودا بکرێتەوە ولا يضربن بأرجلهن سبحان الله آية القرآن چەند دقيقة چەند جوانە حتى خوای گەورەی ولا يضربن بأرجلهن نابی ئەو ئافرەتانە پێی خۆیان ئەوها بەتوندی دابگرن لە عەردی لۆی کە پێی شەقاوی توندی هاوێشت خرخاری لە پێی بی زرینگەی بێ ولا يضربن بأرجلهن ليعلم ما يخفين من زينتهن هەتا ئەو جوانیەی کە خرخالەی لە پێی کردیا یان پێڵاوەی لە پێ کردیا دوو لە ڕووی بینەر و بیسەری بەڕێز بدەنجی بێتن تاوان ئێستا مۆدیلی خرخارشن نمە ئێستا پێڵاو بستەک بری درێژە باریک بنەکەی بزمارە شتێک ئاستەی ترق و ترق ئەو ئافتە دەڕوە سبحان الله لێ بزانە تەمەشاکە لە دائیرە چی بە ئافرەتە کە لەسەر قادرمەی بێتە خوارێ لەو دائیرەی بڕوا یەکە و سەد دەزانی ئەو ئافرەتە لۆ ترقە ترقی پێیەکەی قرتە قرتەکەی یەکە و سە سەرنجی ئەو پیاوە ڕادەچی سبحان الله لێ خوای گەورە دەفمێ نابی پێیان لە عەردی بدەن بە شێوازێک جوانی خۆیان بەدەر بخەن لۆی خۆی عەرز بکە بەڵێ وتوبوا إلى الله جميعا أي إيمان داران بتيقراي هر هموتان توبة بكن بقرينو بولاي خوا بجنو بياو بنيرو مي أيها المؤمنون أي باور داران لعلكم تفلحون ومي دوارين خواي يورا سركوتوي تأكيدو بيقومان خواي يورا سركوتو تاندك لدنيا لقيامة لآياتي دواتر خواي يورا دفرمي وأنكحوا الأيام منكم والصالحين من عبادكم وإمائكم دفرمي خواي يورا وأنكحوا لۆ ئەوەی ئێوە داوێن پاک بن لۆ ئەوی خۆتان پارزن یەکێشتر لە هۆکارەکانی خۆ پارێزی ئینسان دوورکەوتنەوە لە داوێن پیسی و ئەنکیحو ئێوە ئەی پیا تەوان کەلیمەی ئەنکیحو داواکردنە لە چێ لە بەرپرسەکان لە سەرپەرشتی کارەکانی ئافرەتان ئەو ئافرەتانەی کەوا لێیان قەومایە ئەیامە کەلیمە ئەییم ئەو ئافرەتەی کەوا مێردی مردیە یان ئەو ئافرەتێک کەوا تەلاق درایە پێی دەوتر لە کوردواری خۆمان پێی دەوتر بێوەژن ئەو ئافرەتانی بێ پیا و ماینەوە ئێوە بە مێردیان بدەنەوە جارەچکە لۆ خوای گەورە سوبحانەهو وتەعالا باسی ئافرەتی بێوەژنی کردێ لێرە لەبەر ئەوەی لە عورف و عادەتی هەندێک خەڵکەیە کورە بە ئافرەت کە مێردی مرد یان کە تەلاق درا دەرەجاری شت بە کەلچی ئەوەی نایی بە مێردت دەمەوە لەکن کەس نابابە ئەوە قسمەت و نسیبە لەگەر ئەو پیاوە نەیتانی بژی لەگە پیاوەش کە ڕەنگە بتانی بژی قسمەتی وابوو ئەو پیاوەی مرد ئەو قەدەری خوایە بە مێردی بدە و لۆ ڕای دەگری لۆیە ئافرەت کە بێوەژن دەبی ئەگە عمری 6 ساڵیش بی مێردی بکاتەوە لە شەریعەتی ئیسلام هیچ حەرابیەکی تێدا نیە هیچ بێ شەرعیەکی تێدا نیە ئەسڵەن عەینی حیکمەتە ئەو ئافرەت لۆ چاوی لە دەستی برای بی و چاوی لە دەستی کوڕی بی و چاوی لە دەستی ئەو لە ئەولا بیتن با لە خۆی مێردی بکاتەوە بستە ڕێی خۆی هیچ حەرامیەکی تێدا نییە ئەی ئەو کەسانی کە سەرپەرست خوای گەورە ئەمر دەکا بەچێ ئەگەر بابیتی ئەگەر برایتی ئەگەر هەر کەسێک سەرپەرشتی دەکا بە مێردیان بدەنەوە و ئەنکیحوا الأيام منكم لەوانەی کە وەکو ئێوەن یعنی لۆ خوای گەورە منکم چۆن بە خۆت حەزت لێ عائیلەت هەبی چۆن حەزت لێیە شەوان لەگە خێزانەکەت دابنیشی چۆن حەزت لێیە
دەردە دڵێک لەگە خێزانت بکەیت ئەو ئافتە جوایە حەز دەکە لە خۆی پیاوە چی هەبی ساباتە چی هەبی سێبەرە چی هەبی بەبێ منەت داوای پارەی لێ بکە دوو دەردە دڵی لەگە یەکتر بکەن ئەوەی کە ژن لەکن پیاو دەیکا ئەوەی پیاو لەگە خێزانی خۆی دەیڵێ واللهی لەکن براودا چی خۆشی نارێتن ئەو خوا داینایە والصالحین من عیبادیکم و ئیمائیکم وهروها والصالحين من عبادكم وهروها ايوه جن بين لو كساني كوا عبد بندي صالحا من عبادكم واتلواني كوا عبد بندن بلام بياوي تاكن خو باريزن دامن بيسي ناكن اواني جنيان لبوبين وإيمائكم وأو زارياني كوا لجدستي ايوان تعبد كانتان كبيا كورن بياون يان إيماء زاريا كنيسكن بميديان بدن إن يكونوا فقراء يغنيهم الله من فضله كاكلوجن لو كرن نايني أري كاكلوجني نايني والله بارم ليا والله هجارم خواي يقول إن يكونوا فقراء أجر أوانا فقير هجار بن لبر هجاري جنين أو جنزانا يان أو عبدانا خواي يقول دفمي نافر يغنيهم الله من فضله يكوسر مباشرة دواي جنينان خواي يقول أو كسي دولة من دكبتي من فضلي لسوز وبخشش ومهرباني خوي إمامي علي دفرمي خواي قورة كفيلة لبو سيركس يقلوانا الناكح الذي يريد العفاف جنزك جنديني ما بس بيتيا العفاف تريد دعويني خوي بباريزي خواي قورة كفالتي دكا كرزقي بداتا أو عبدي كوا خوي دكرتوا زانا ئەوانە خوای گەورە دەستەبەریان دەکات زامنە لەوەی ژیانیان مسۆگەر بکات و دەوڵەمەندیان بکە والله واسع علیم خوای گەورە سبحانه وتعالى ڕەحمەت و سۆز و میهرەبانی و ڕزقی زۆر فراوانە زۆر ئاگادارە بە حاڵی عەبدەکان اینجا خوای گەورە دەفەرمێ وەلیەستەعفف الذین لا یەجیدون نیکاحا ئەدی ئەوانەی ماڵیان نییە چۆن ژن بینن خوای گەورە دەفەرمێ وەلیەستەعفف با داوێن پاک بن با خۆپارێز بن ئەوانەی کەوا لا یەجیدون نیکاحا هەتا ئێستا ناتانن ژنە برین کوڕەکی گەنجە ژن بینی با خۆیان بپارێزن لە داوێن پیسی حتى يغنيهم الله من فضله حتى أوكاتي خواي قدروا خيري لدكاتوا دولة من دبي مالتي بقسمة دبي والذين يبتغون الكتاب مما ملكت أيمانكم وأو عبد جارياني كوا يبتغون الكتاب ليرة مكاتبة هي مكاتبتها سيد صاحبي أو عبدي يعني أو جاريي عهدو برين بالينك لبيني يكتد بسطن سيدك دريكاكا ئەگەر ئەتو دەفتەرێک لەبۆ بینی دەفتەرێک دۆلارم لەبۆ بینی ئەمن ئازادت دەکات هەر دەماک دەفتەرە کتینە ئەتو ئازادی ئەو کابرای لە خۆی دەچی ئیشێ دەکات عنی ئیزنی دەدا ئەو ڕۆوەرەقەچی لۆ دەینی مانگەچکە 5 وەرەقەی لۆ دەینی 2 مانجکە 6 وەرەقەی لۆ دەینی وردە حتا دەفتەرەکەی تەسلیم دەکات کە دەفتەرەکەی تەسلیم کرد ئازاد دەبیت ئەوە پێی دەوترێت مکاتەبە واتە بەڵێننامە لە بەینی سەیدەکە و عبدك والذين يبتغون الكتاب أواني كوا إيوا أصدكا مكاتبين لقربكا أو عبدا لوي آزاد بن مما ملكت أيمانكم لواني لجير دستي إيوان فكاتبوه إيوا مكاتبين لقربكا أو بلنامين لقرمور بكا إن علمتم فيهم خيرا أقد ظانا أوانا براستي ديتاويان تيدايا فيتان ليناكا خيانتان ليناكا لو يدواك آزادت كدأتو هربي وبرواو مالك اللي بخوا وآتوهم من مال الله الذي آتاكم وأو عبد بندانا وأو جنزانش كوادياني وجنيبين لو مالي زكاة لو مالي صدقيك هيتان بشكان بيبدن طبعا يتشق بشكاني زكاة لأصناف زكاة إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها والمؤلفة قلوبهم وفي سبيل الله وفي الرقاب واتا أو عبداني كوادا يعني خويان آزاد كان لشريعة إسلام بشك لواني كزكاة يان بيددري صنفك أوانا ليه خواي يلتمي لو مالي خوا بيداون يارمتيان بدن باخويان بكرنوا زكاتيان بيبدن صدقيان بيبدن ولا تكرهوا فتياتكم على البغاء إن أردنا تحصنا لتبتغوا عرض الحياة الدنيا ها آيات تدفرمي ولا تكرهوا فتياتكم فتيات ليرا كلمة فتاة
فتات لقشيتي فتيات أو كتان أو آفرتاني ككنيزة شريعتي إسلام تنزوانا ناري جارية ناري خزمتكار ناري أواني لجير دستينغو أدي فتات كتزوانا كان لو يا بيغمبري خواد فرمي صلى الله عليه وسلم بعبد كان خوتا مرين يا عبدي ونيا بلكو تبرين بلي يا فتايا يا فتاتي أي كرة جنزكي خوم أي كتا جوانكي خوم هنا عبد زاريان كرين فروشنيان بيرك بلام إنسانا إسلام ريزيان لي دقري ولا تكرهوا فتياتكم نكن إيوا زور بكن لو زارياني كالجير دستي إيويا على البغاء بغاءتيا داوين بيسي أو زوريان لي بكن برو بارم لو بيابكا أو أفتبتي داوين بيسي بكا لو باري بنتو لو سيدكي نكن وابكن زور بداخوا طبعا لبو زاريه استا خلق آفرتي بكريدة دا خلق آفرتي ديني لولاتان آزادة داكو بابي هي لولاتي مسلمانان زور بداخو دهيني بكريان ددن بشو بروج بوانا يا انت مشارك اللي عندك ولاتي تر كابرا دتيتن متعيدك آفرتي ديني لبو حفتق لبو مانج او همي حرامة لإسلام دا دروزنية سكاتية بآفرت إن أردنا تحصنا أجر أو آفتن داوين خويا بباريزن نكن إيوة زوريان ديبكن لتبتغوا عرض الحياة الدنيا تنها لبو دسكوتني كما تشك زور كم لمال وثروة سامان دنيا ومن يكرهن أو هذا خليتوا ومن يكرهن هركسك زوري لو آفرتانا بك لبو كاري داوين بيسي فإن الله من بعد إكراههن غفور رحيم خواي قورا دوي أوي أو آفرتان داوين بيسيان كديا بلام بحزو آرزو خويان نبوة بويستو مبستي خويان نبوة بزوري بيان كرايا أجر توبة بكن أو آفرتانا خواي قورا غفور ليان خوش دبي رحيم خواي قورا رحمي شيان بيدكا بوشوي هاتينا تفسيري آتكان إن شاء الله لبو درسي دابي باسي سودو بندكانو وتن ڕوونکردنەوەیەک سەبارەت بەو ئاياتانە باز دەکەین وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين